السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الأمين، والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين. سپاس و ستایش بۆ الله تعالى کەوا یارمەتیدان کەوا بگەینە مانجی ڕەمەزانی پیرۆز هەتا بتوانین لە خزمەت قورئانی پیرۆز دابین. الحمد لله لە تیمی ئاواد ئەکادمی استفادەی زۆرمان کردیە. الله تعالى بەرەکەتی تێ بخات ئینشاء الله. لە بابەتی چالاکبوونی مێشک الحمد لله استفادەی زۆرم دیتێ من، حتى لە ڕاهێنان بڵێ لە قسە پڕگەوەرەکانی مامۆستانی بەڕێز بڵێ هەرچەندە بخۆشم نەمتوانێتەوە بە تەواوەتی ڕاهێنانەکان ئەنجام بدەم لەبەرەوەی ئیش و کارێکی زۆرم هەبووە، چەند موشکیلەتیشم هەبوو لەبەر هەندێک نەمتوانی ڕاهێنانەکان بە تەواوەتی ئەنجام بدەم، بەس الحمد لله استفادەی زۆرشم لە بابەتەکان دیتە بەکردنی کەمترین ڕاهێنان. الحمد لله ئەمە لە بۆ قورئانی پیرۆز هاتینە ناو تیمە، خوای گەورە بەرەکەتی تێ بکات ئینشاء الله، هەتا وەکو ڕێگا چارەکی باش بینەوە لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. سەبارەت بە لەبەرکردن یان بابەتێک یان هەر شتێک ببە، من بە خۆم شخصی خۆم زۆر خراپ بووم. بە نمونە لە قورئانی پیرۆز بڵێن یەک لاپەڕم لە ماوەی 1 ساعات و نیوەیەکیش پێم لەبەر نەدەکرا، ئەگەر لەبەریشم کرد بە ئیتقانەکەی 100% نەبوو، یعنی زۆر بەباشی نەبوو، کەمە ئەوە وایە لە بیرم دەچووە. بەڵام الحمد لله کە داخلی تیمی ئاوات ئەکادمی بووم، الحمد لله هەموو شتێک گۆڕا. الحمد لله دووبارە لە فەزلی رب العالمین وەم لێ هات کەوا تانیم لە ماوەی 15 خولەکێک لاپەڕەی قورئانی پیرۆز لەبەر بکەم بە ئیتقانی 100%. ئەوەش فەزلی الله تعالى الحمد لله. حتى لە ڕاهێنانەکان لەگەڵ مامۆستانی بەڕێز وەک مامۆستا سدیق و مامۆستا دوانە الحمد لله گەیشتمە 5 دقەش لە لەبەرکردنی لاپەڕەیەک، بەڵام ئیتقانەکەی زۆر مەزبوط نەبوو، بەڵام الحمد لله ئەوە باشە بڵێن لە ماوەی 15 دقە تانیمان لاپەڕەی بە ئیتقانی 100% لەبەرکەین، ئەوەش فەزلی الله تعالى. سەبارەت بەلایانی دەرونی هەر کەسێک لەمە بای خۆی لە ژیانی خەم و خەفەتی هەیە، دەرونی ڕووخایە، شەیتانیش زوو ئامادەیە هەتا وەکو فێڵمان لێ بکاتن. ئێستا بە نمونەی بەسیط شەیتان دایمەن بە ئاگایە هەتا وەکو لە حیفظ دوورمان خاتەوە، یان لە بابەتەکان زوو ساردمان بکاتەوە. الحمد لله دووبارە بە ویستی خوای گەورە بۆشیان دواتریش تیمە جوانەکەمان کەوا یارمەتی تەواویان داین هەتا خۆمان بەرەو پێشەوە بین، وا بکەین کەوا دەروونمان بە تەواوەتی ئاسوودە بیتن و بیرکردنەوەی سلبی نەهێڵین، یعنی فکرکردنەوەی خراپ بڵێ پێم دەکرێت پێم ناکرێتن، دی ئەو قسەیە نەما، ئامانجت هەرچ بوو لە بۆی بڕۆ پێی دەگەی بەویستی الله تعالى. لەلایەنی تەندروستی بڵێن دووبارە ئیسفادەی زۆرمان لەلایەنی تەندروستیش کردیە. الحمد لله بەواسینە لە کۆمەڵک خۆراکی زیان بەخش کەوا هیچ ئیسفادەی لە بۆ سحەتی خۆمان نەبوو، الحمد لله لە دوای ئەوەی کەوا زیانەکانمان لە بۆ ئاشکرا بوو لە گەڵ مامۆستانی بەڕێز هەوڵماندا بە تەواوەتی خۆمان لێ بە دوور بگرین، ئەگەر کو بڵێن تەرکی تاویشمان نەکرد بەس الحمد لله بە تەواوەتی خۆمان لێ بە دوور کردیە. بە نمونە من شەکرم تەرک کردی الحمد لله، یعنی تەرکم تەواو نەکردی، بەڵام الحمد لله زۆر بەدەگمەن شەکر دەخۆم، زۆر خۆم لێ بە دوور کردیە لەبەرەوەی هیچ ئیسفادەی نییە جگە لە زەرەر. الحمد لله ئەوەش هەمووی فەزلی الله تعالەیە، خوای گەورە ئاسانی کە لە بۆ هەر هەموو لایەکی، بەڵام باشترین شت ئەوەیە ئەگەر بتانێ خۆتان بەرەوە پێشەوە بن، وخوای گەورە لەو ئاەتی سوورەتی المدەثیردا دەفەرمێتن لیمن شاء منکم ئەن یتەقەدەمە ئەو یتەئەخەر، دوو ڕێگا هەیە ئەگەر بتانەوێت بەرەو پێشچن یان دەوی بەرەو پاش بچن یان بگەڕێنەوە پاش، ئیدی هەوڵ دەن دایمەن بەرەو پێش بچن نەک لە دواوە بەجێ بمینن، تەنیا هەوڵ و مادووبوونی خۆتانی دەوێتن. ئێستا یەک بە خۆمە گوتم ڕاهێنانەکانم بە تەواوەتی نەکردیە لەبەرەوەی کاتێکی زۆر کەمم هەبووە، بەس الحمد لله ئیسفادەی تەواوم کردیە. ئەوەش هەمووی فەضلی الله تعالەیە و مامۆستانی بەڕێز زۆر لەگەڵمان هیلاک بوون، خوای گەورە بە باشتەکەی پاداشتیان بداتەوە ئینشاء الله، خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو بکاتن، ئەوانەشی کەوا بەشداریە و تیمیان نەکردی ئاواتیان هەیە، خوای گەورە لە بۆیانی ئاسان کە کاوا بێنە ناو تیمە و بە ئاواتەکانیان بگەینیتن، خوای گەورە کار لە بۆ هەر هەموو لایەک ئاسان بکاتن. بارك الله فيكم بالقرآن العظيم.